ئەم خەڵکە ئاوا لەم ڕەزالەت و لەم دامایی و لەم هەناسە ساردیان نەژیەکەی ئەمە ئیسراحەتە و کەی ئەمە ژیانە و کەی ئەمە گوزەرانە و لەسەر نەوتە ژیێن و لەسەر پارەیە ژیێن و ئەویش خەڵکەکەش ئاوا بەو ڕەزالەت و بەو چەوسانەوە ئەژیە ئەو حاڵ نییە ئەو خەڵکەی تایە ئەوە ئیدارە نییە کە ئەو خەڵکەی تایە چی پرسیارێکی تێ وەڵی پرسیاری چیمە پرسیاری ئەوەمەیە کە ئەم خەڵکە ئاوا چاکەن و لەم ڕەزالەتان نەژیە والله من هیچ پرسیارێکمان لێ نییە لەبەر ئەوەی ئێمە ئەوەی کە داواکار بوو ئەو جێبەجێ کردووە جاوەکو ماهینی مانی حەوت جێبەجێ کراوە ئەگە خوا بکات بە دوای ماهەکانی کێشە ئاوا بێ عیبی نییە و لەشی ساقی و ماڵی ئاوا بێ وەڵی من ئێستا چەند ساڵە پێشمەگەم و هیچ هینێکم نییە لە دایرە بووم دایرەکەشم فەوتاوە هیچ شتێکم نەماوە داوا لە داواکەم ئەوەقم بەو جێرنەوە بەخێرات نییەکەم بۆ هەرێمی کوردستان داوای لێ یەکەم کە دوو مەرجمان هەیە کێشەی موچە چارەسەر بکە و تەتوینکردنی موچە واتە بە بانکردنی موچە لە بانکەکان ڕاشید و ڕافیتۆن توبیئی چارەسەر بکرێت کە دادگای فیدرالی عێراقی بڕیای لێدا ئەو داواکاری لێ یەکەم بە سووتنی کات چارەسەرەکە زۆر سواسەکەی